خاڵی پێنجەم گوێگرتن. جارێ گوێگرتن یەکێکە لەو بابەتانەی یعنی بەهێزترین خاڵی قەناعەت پێکردنە. گومان لەوە دانیە لەبەرچی لەبەرەوەی کاتێک کە گفتوگۆ دەکرێت هەدەف لە گفتوگۆیەکی سەرکەوتوو خاڵی سەرچەکەی ئەوەیە کە کەسی بەرامبەر گوێ بگری. کەسێک کە دەربڕین دەردەبڕی واتە قسە دەکا گوێی خۆتی بۆ شلکە پێش ئەوەی قسە بکەی لێگەڕێ ئەو با قسەکانی خۆی تەواو بکە. قسەی پێ مەبڕە چونکە قسەی پێ ببڕی ئەو هەست بە بێزاری دەکەن لە تو. جا ئەوە بەڕێوەبەرە، ئەوە لە پرۆسەی هاوسەرگیریە، ئەوە لە پرۆسەی چاوپێکەوتنە، ئەوە لە پرۆسەی کاردایە، لە ژیانی کۆمەڵایەتی خۆتدایە، لە هەر شوێنێک بووی کەسی بەرامبەر قسەی کرد ڕێگە بدە با قسەکانی خۆی تەواو و پەیامەکەی خۆی بگەێنی ئەو جەت و دەست بە قسە بکە. ئەگەر ئەو جارێکی دیکە هەوڵیدا دەست بە قسە بکاتەوە قسەکانی توی پێبڕی قسە مەکە، ڕێگە بدە با تەواو قسەکانی خۆی بکە ئەو جەت و دەست بە قسەکانی خۆت بکە. ئەوە هێزێک لە لای تو دروست دەکات، کەسایەتێکی کارێزمات دەبی لەو حاڵەتە، چونکە هەموو کەسەکە ئەو شتەی پێ ناکرێ. ئەمە هەموو هەدەفمان لە گفتوگۆکردندا زۆر جار ئەوەیە چیانمان گفتوگۆیەکە دەبینەوە. با هەدەفمان لە گفتوگۆکردندا هەدەفمان ئەوە نەبی چێ لە چێ دەباتەوە، بەڵکو چێ لە چێ دەگا لە بڕی ئەوەی کە بین مناقەشە بکەین و چەلاحانێ بکەین و بێسوود وەکەوەی ئیتیجاه المعاکس. باشە دەمەشا دەکەی دوو کەس مناقەشە دەکەن لە پێناوی بردنەوە ئەجینا هیچیان قسەکانی یەکتریان بەلایەکەوە گرنگ نییە، بەلای ینی نە ئەو قسەوی پێ گرنگە ناویش قسەوی پێ گرنگە. بۆیە لە مناقەشەکی ناسەرکەوت و کۆتایی پێدەی کۆمەڵی قسە و دەستەواژە و شەفڕێ دەدەن بەبێ ئەوەی لێکتری تێبگەن ئەسڵن بابەتەکە هەرچشە. کەواتە خۆت بە دوور بگرە لە مناقەشەی بێسوود، هەوڵ بدە گوێگرێکی باش بە، بزانە ئەگەر تەمەشاش بکەی خوای گەورە دوو گوێچکەی دایتە ئینسان یەک دەمیدایە. حکمت لەوەدا چییە؟ حکمت لەوەدا ئەوەیە کە تو زیاتر گوێ بگری نەک زۆرتر قسە بکەی. ئەگەر ئەو خاڵت پەیڕۆ کرد بڕواتە بی جارێکی دیکە دەتوانی کاریگەری لەسەر کەسی بەرامبەر دابنێ. خاڵی شەشەم لە هونەری قەناعەت پێکردن ئەوەیە دان بە هەڵەی خۆت دابنەی. هەڵەکت کردیە، ڕەفتارەکت نواندیە، فەرمانبەری لە شوێنێک، لە شەریکەیەک، لە کۆمپانیایەک، یان لە هەر شوێنێکی دیکە هەڵەکت کردیە، دان بە هەڵەکەی خۆت دابنێ. یەکسەر مناقەشەکە دەبڕێتەوە، گفتوگۆیەکە دەبڕێتەوە کە بێ ئەوەی یەکتری تاوانبار کرد. ئەگەر موبەڕیرە تیناوە بیان و تیناوە بڕواتە بی کەسی بەرامبەر یەکسەر هەڵوەستە لەسەر دەکاتن و لەوانەیە سزات بدا، لەوانەیە بە زۆر لە جۆرەکان درێژەی دەداتێ. ئەو بابەتە لە کۆڵ خۆت ناکەیەوە ئەگەر هەر مناقەشەت کرد و بیان و دۆ هەڵەکە هەڵەکی وازەحت کردیە، هەڵەیە هەموو ئینسانە لە ژیاندا هەڵە دەکا، بەڵام ئەگەر دانت بە هەڵەی خۆت نا ئەوە دڵنیا بە خۆشەویست دەبی لە لای بەڕێوەبەرەکەشت کە تو دانت بە هەڵەی خۆت دانایە و لە کاتێەوەی کە هەڵەت کرد داوای یارمەتی لێ بکە، پێ بڵێ من لەو شتەدا هەڵە بووم، چۆن یارمەتیم دەدەی بۆی ئەو شتە چاپ بکەینەوە، چارەسەرێکی بۆ بدۆزینەوە. ئەو کاتە ئەو لە بڕی ئەوەی بێ سەرکۆنت بکە و سەرزەنشتت کە لە بڕی ئەوەی مناقەشەی بێسوود بکەن و ئەتو مبەڕیر بینیەوە، ئەو کاتە بە دوای چارەسەردا دەگەڕێ. چارەسەر دەبتە جێگرەوەی مناقەشەی بێسوود. خاڵی هەفتەم 6,000 داوای ئەو شتە بکە کە تو داوات کردیە. تەڵەبەکت هەیە، داواکاریەکت هەیە، 6,000 داوای بکە. ئەوم لە توێژنەوەیەک دەرینە لە یەکێک لە سایتەکان خوێنمەوە، دەڵێ لە توێژنەوەکەدا باسیەوە دەکات، دەڵێ هەر تەڵەبە کە داوای دەکەی 6,000 داوای بکە. لەبەرچی 6,000 لەبەرەوەی کاتێک کە تو جاری یەکەم دووەم و سێم داوا دەکەی هەر بۆ جێبەجێ ناکرێ وەی لێدێ دەبتە شتێکی ئاسایی لەلای ئەو کەسێ ئەگەر بێت بۆشت جێبەجێ بکە. ئێوە بینیوتانە مەسەڵەن کەسێک کە داوای شتێک دەکەی یەکەم جار بۆی نابی، دوم جار بۆی نابی، سێم جار گوێ لێ بۆ دەرێ وەڵا بۆی کردم، ئاخیری بۆی ئەوە کردم. لەبەرچی لەبەر ئەوەی کە ئەو کەسە قەناعەتەشی لەلا دروست بوو کە ئیشەکەی تو پێویستە بکرێتن و جێبەجێ بێتە. کەواتە تو هەر شتێکت هەیە، تەڵەبەکت هەیە، 6,000 داوای بکە، لە 6,000 کەمتر مەیکە. خاڵەکی دیکە خاڵی هەشتەم ئەوەیە کە وەکو باڵندە وابە لەگە باڵندەکانی دیگە
چۆن باڵندەیەک لەگە باڵندەکانی دیکە دەفڕی بە هەمان شێوە بە هاو ئاوازی وی بڕۆ ئەو کەسێک کە دەتەوێت قەنەعەتی پێ بکەی هەمان ئاوازی لەگەڵ بەکاربینە هەمان تێڕوانین و بۆچوون و دیدگای لە بارودۆخی ژیان و لەو شتانەدا قەت هەوڵمەدا کێشمەکێشی لەگەڵ بکەی ئەو کاتانەی کە تەمەشا دەکەی ڕایەکی جیاشت هەیە لەسەر بابەتێک مادەم داواکاریەکت هەیە لەگەڵ ئاوازەکەی خۆی بڕۆ پێویست ناکە تو معارەزەی بکەی پێویست ناکە تو دژی بۆستیەوە چونکە ئەو خاڵە دەبتە خاڵێکی نەرێنی لەلای ئەو کارەکەت بۆ ئەنجام نادا بەڵام کاتێک کە باسی شتێکی کردو ئەتو لە گەشتەکەی ڕۆیشتی و گوتت ڕاست دەکەی و مەسەلەن بۆ نمونە ئەمە ئەوە ناڵێن کە هەندێک شت هەیە ڕەنگە خراپەکاری و شتیوە ئەمە لەگە خراپەکاری دانی واتە خراپەکارێک کە ئەو باسی دەکات و دەبی دژی بوەستیەوە مەبەستمان ئەوە نییە مەبەستمانەوێت لە هەندە دید و بۆچوونی ژیانە کە تەمەشا دەکەی تێڕوانینەکی هەیە تێڕوانینەکەت بە لەگەڵ ئەو دابیت چونکە ئەو هاوسۆزیە ئەو متعاتفێ کە دروست دەبی لە نێوانتان دەبتە هۆکارێک لە بۆی ئەویش وا بیر بکاتەوە کە ئەتوو وەچیوی وەکو ئەوی وەکو چۆن باڵندەیەک ئەها لەگەڵ یەکتری دەخوێنن بەڵام لەگەڵ یەکتریش پێکەوە دەفرن بەیەکەوە دەفرن و بە ئاسماندا وایە نە وەکو باڵندەک وابە کەواتە ئەوە خاڵی هەشتم خاڵی نوێیەم ئەوەیە کە تو ئارام بگری ئارام بگرە لەسەر شتەکان ئەوەندە بە پەلە پروزە شتەکان مەکە یعنی ئەگەر داواکاریەکەت جاری یەکەم ڕەفز بوو پێ تێک مەچوو ئارام بگرە لەسەر خۆ هێدی پاشان جارێکی دیکە داوا بکە هەوڵ بدە بە ئارامی شتەکە بکەی نەکەی بچی ڕقت هەڵسی ئەو جاری بۆی نەکردی و جارێکی دیکە بە تونند و تیژی یان بە زۆرێ لە زۆرەکان بتەوێ هەوڵ بدەی قەنەعەتی پێ بکەی بە شێوازێکی تونند و تیژی ئەوە کارەسات دەخولقێنی و ئیشەکەش لە خۆ تێکە دەی و ناژبیێ ناگەیە ئەو ئامانجەی کە ئەتوو دەتەوێتن لە ئامانجەکەت دوور دەکەویەوە